لە زۆربەی وڵاتان کەرتی تایبەت ڕۆڵی خۆی دەبینێت لە بەرەو پێشبردن و بوژانەوەی ئابووری هەر وڵاتێکە. لە هەرێمی کوردستانیش کە زیاتر لە 150,000 بازرگان بوونی هەیە، ڕۆڵی ئەم بازرگان و وەبەرهێنەر و بەڵێندەرانە چییە لە بەرەو پێشبردننی ئابووری وڵات؟ لە هەرێمی کوردستان کە بازار ئازادی پێوە دیارە و حکومەتیش پاڵپشتی تەواوی کەرتی تایبەت دەکات. ئەوەی من مەبەسمە لەم بەرنامەیە بە دوواداچوونی بۆ بکەم ڕۆڵی ڕێکخراوە ئابووریەکان چییە لە بوژانەوەی وڵات؟ بە دیاریکراویش یەکێتی ژوورە بازرگانەکان و بەڵێندەران و هاوردە و ناردرکاران. ئەو ئاسانکاری و پاڵپشتیانە چییە کە بۆ بازرگانانی هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەوەی پەرەی زیاتر بەکارەکانی خۆیان بدەن و لەسەر و هەموو شێوە ئابووری وڵات زیاتر بەرەو پێش بچێت؟ بازرگانان چی دەڵێن لەم بارەیەوە؟ حکومەت چۆن ئاسانکاری و دەرگا و ڕێگا بۆ ئەم وەبەرهێنەر و بازرگانانە واڵا دەکەن؟ لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. ڕێکخراوە ئابووریەکان لە هەرێمی کوردستان یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان کە یاسای تایبەت بەخۆی هەیە، یەکێتی وەبەرهێنەرانی کوردستان، یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان، یەکێتی بەڵێندەرانی کوردستان، یەکێتی خاوەنکارانی کوردستان. سەرجەم ڕێکخراوەکان ژمارەی ئەندام تێیاندا 65,000 ئەندامیان هەیە. لە زۆربەی وڵاتان کەرتی تایبەت بە تەواوی ژێرخانی ئابووری وڵاتی بوژاندۆدەوە و بە یەکێک لە پایە گرنگەکان دادەنرێت. ئەمەش لە ڕێگای ئاسانکاری حکومەتەوەیە بۆ کەرتی تایبەت. ئایا ڕۆڵی ڕێکخراوە تایبەتیەکان چییە لە هەرێمی کوردستان بۆ بازرگانان؟ بازرگانان خۆیان چی دەڵێن لەسەر ڕێکخراوە ئابووریەکان؟ بەڕاستی ئەوان کەم تا زۆر ڕۆڵی باشیان جێڕایە لە بەرەو پێشبردننی بازرگانی لە کوردستان بە شێوەیەکی گشتی. بەس ئەوەی کە دەکرێ و دەکرا بکرابایە زیاتر پاڵپشتیکردنی تاجیران و پیشەوەران بووە، ئەوەی کە تایبەتمەندە بە ژووری بازرگانی و زیاتر دەوری ئەو ڕێکخراوانە فعالتر بووە لە پشتگیریکردنی بازرگانان. بەڕێی بازرگان کەم تا زۆر لە هەموو ڕووەکەوە پاڵپشتیان کەمە کاک دیاری لەلایەنی حکوومەتەوە لەلایەن ڕێکخراوەکان. ئێستا هەموو منەظەمە ناحکومیەکان لە هەر بوارێک لە بوارەکاندا پاڵپشت و پشتیوانی ئەو فیئەنەکە پەیوەستن بوانە. ئێمەی بازرگان بەڕاستی کەم تا زۆر بە زۆرێک لە زۆرەکان پاڵپشتی بازرگانان نەکرایە. بۆیە هیواداری زیاتر بە ڕۆڵی خۆیان هەستن لە پشتگیریکردنی بازرگانان و برەودان بە بەرەو پێشچوونی پەیوەندی بازرگان و فەرمانگەکانی حکوومەت و هەماهەنگیکردنی زیاتر بۆ پاڵپشتیکردنی بازرگانان. ئێستا من وەکالەم هینە 12-13 ساڵە دەیبرۆشم خەرک دەتوانانی شایەدی بدا. هەتا ئێستا یەک دانە یەکشمان عاتل نییە. تەبعاً لە سین دەینین، لە تورکیا دەینین، لە ئێران دەینین. بە کێشەکەمان لە چی؟ ئەمە کە دەینێرە خۆمان دەکەین، مەعرەز دەکەین و پێشەنگا دەکەینەوە، پاشی پێشەنگایەکەی بە دوواداچوونمان لۆ ناکەن. کە دوواداچوون ناکرێ یان لەو پرۆژانە دەکرێت. لەو پرۆژانە عەزمان لێیە بێن لەسەر کوالیتی ئیش بکەن. بڕوا بکە ئەوانەی کە کوالیتیە ناکوالیتیە بین لێک دێنەوە. لە بەشی خۆم قسە دەکەم لە کارەبایە 100 فەرقە بینی باش و خراپی. چکە ئەو خەرکە ئێستا زۆربەی دەبینی لە هەولێر دەرن فلانە مارسوتا بە شۆرتی کارەبای. ئەمە دەزانی لۆ هەم شاعینەکە خراپە هەم سویچپلاکە خراپە کە داینە شۆرت دەکا کە شۆرتی کرد لێردا چ دەبی ماری خەرک هەموو کومبارە کە سووتا تووشی کێشە دەبی. ئێستا ئەمن ئەشیا لە چێ دەینم؟ یعنی بەسی تریشت هەموو دەچی کارەبای. دخوا معقولە نەتوانم لە وڵاتی دروستی کەم ئیشی پێ بکەم. ئەوە لە ئێران دەینم، لە تورکیای دەینم. دەتوانن ژوورە بازرگانەکان لە گەرمان بن، یارمەتیمان بدەن. بەس بەڕاستی دەبێ حکوومەتی ژێڕایاریوان بی ئیهۆ دووچان وە قسە ژەوان وەرگری. ئەوانش خۆیان مادی دەکەن نارێم ئیسان لە قیمەتی وان کەم ناکەینەوە. ڕۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2021 لەسەر ئاستی پارێزگاکان هەولێر 118 پرۆژە بە تێچووی 213 ملیار دینار
سلێمانی 127 پرۆژە تێچووەکەی 216 ملیار دینار پارێزگای دووهۆک 71 پرۆژە تێچووی پرۆژەکان 128 ملیار دینار. یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان کە زۆرترین ئەندامی هەیە لە کوردستاندا و زۆرترین شاندی بیانیش سەردانی ئەو ژوورە دەکات ڕۆڵیان چی بووە لە برەودانی زیاتر بە بازرگانان و پاڵپشتی تەواویان و کار ئاسانیکردنیان هەم بۆ خودی بازرگانەکان هەمیش وەکو نێوەنگیرێ لە نێوان کەرتی تایبەت و حکومەتدا. ئەگەر باسی یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان بکەین تا ئەم کاتە دەوریان چی بوو بۆ بازرگانانی هەرێمی کوردستان؟ بەڕاستی یەکێتی ژوورەکانی بازرگانی لە ڕۆژی بەکاربوونی دەستمان پێکردووە بۆ پێککەینانی ئەو یەکێتیە کە بریتە لە ژووری بازرگانی هەولێر و دۆک سلێمانی تازش ئەوە بەخێرەوە چەند ساڵ لە هەلەبسەش بوویتە ئەندام لەگەڵمان محاولە دەکەین ئەمە ئیش و کارەکانی بازرگانەکان و پیشەسازەکان وە هەر خاوەن کارێک کە لە لای ئێمە ئەندامی یاری دەی بدەین چۆن بتانی ئیش و کارەکان بە باشترین وێنە جێبەجێ بکوە ناساندنی یاساکانی بازرگانی و پیشەسازی و هەر ئیشەکبی کە پەیوەندی بە ژووری بازرگانی بە حتا حەدەشتوانیتمان بۆ بڵین عیلەی بازرگانی بێتە جێگایەکی کە بناسرێت لە هەرێمی کوردستان و شخصیەت و نفوزی خۆیە بی لە ناو هەرێم و لە عێراقیش لە وڵاتانی دراوسێ. بەڕاستی ئیشەکی زۆر کرایە کە پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی یەکەم جار لەگەڵ شارەکانی عێراق دەزانی لە نەوەتەکان هەرێمی کوردستان پچرا بوو تۆزێک لە عێراق لەگەڵ شارەکانی عێراقتانیمان چەندین پەیوەندی باش بکەین ئەندام بین لە ژووری بازرگانی عێراق و جێگری سەرۆکیش بۆ هەرێمی کوردستان وەربگیرێ بەو مەبەستە کە زیاتر پەرە بە ئیشەکان بدرێ و جێ و شوێنمان دیاربی لە کۆبوونەوەکان لە هاتوچۆکان لە پێشوازی کردن لە شاندەکانی کە زیارەتی عێراق دەکەن هەرێمی کوردستان دەکەن واروە پەیوەندەکانی وڵاتانی دەروبەر و کەمان دەزانی پەیوەندێکی بازرگانی باشمان هەیە لەگەڵ وڵاتی ئیرانە تورکیای وڵاتەکانی عەرەبیە وڵاتەکانی کەنداوە هەروەش لەگەڵ وڵاتانی دەرێ هەر لەو 2 ساڵی ئەخیریش کەوە پاش کۆرۆنا هەندە ئیشەکان سز بووە ئاخر جارمان پەیوەندی لەگەڵ ژوورەکانی بازرگانی وڵایەتی یەکگرتووە ئەمریکا کەوە گەورەترین ژووری بازرگانیە 2500 ژووریەیە توانمان پەیوەندی دۆستایەتی بەستی لەگەڵیان لەسەر ئاستی هەرێم و ئەمریکا. باشە دکتۆر بەڕێستان باسیەوەتان کرد شاندێکی زۆر دێت هەرێمی کوردستان دەوری ئەم شاندانە چێ بۆ هەرێمی کوردستان لە ڕووی ئابووریەوە؟ بەڕاستی ینی پاش یاسای پاش گۆڕانکاری لە عێراق کراوە پاش یاسای ڕۆبێنان و بەرهێنان لە هەرێمی کوردستان زۆر کەس معجیبی ئیشوکارەکانی هەرێمی کوردستان بوو لەو بابەتانە و دیار بووش هەرێمیش بە یاسایەکی زۆر ڕێک و پێک توانی ئەو پرۆژانە جێبەجێ بکە بۆیە دیتمان خەڵکەکی زۆر لە وڵاتانی دەروبەر و بیانی دێنە هەرێمی کوردستان بە مەبەستی وەبەرهێنان و حتا حەدەکی باشیش ئیشەکی زۆر باش کرا ئەو هەولێرە سلێمانیە شارەکانی هەرێمە بەرچاوە دیارەکەوە وەبەرهێنانێکی باش کرا و ئومێدیشین ئێستا پاش کاپینەی نوێم کە تەسیلاتان نەکرایە ئیشەکی زیاتریش زۆرتریش بکرێ بۆیە دەبینین ئێستا هەرێمی کوردستان لە ناو کە عێراقین بەڕاستی یەکەمین لەو مەبەستانە لەوە بەرهێنان و وەلا شاندەکان و وەلا گەشتیاران کە زیارەتی هەرێم دەکەن ئێوە دەبینم ساڵی ڕابردوو تۆزێ سز بوو ئیشەکان بەس ئەم ساڵە دیارە پەرەی بداوە بە هەموو بابەتەکان هیواداریشین بەردەوام بین لە خزمەتی ئەندامانی خۆمان لە بازرگانان و پیشەسازان و ئەندامەکانی کەشمان. دکتۆر سەبارەت بە یەکێتی ژوورە بازرگانەکان و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ شتێک هەیە بەیەکەوە چۆنڵی ئاسانکاری زیاتر بۆ بازرگانەکان؟ بەێ ئەمە ژوورەکانی بازرگانی بەردەوامین لە هەمانجی لەگەڵ دام و دەستگای حکوومەت و بۆ نێژ ینی ئەنجومەنی ئابووری هەرێمی کوردستان کە باڵاترین ئەنجومەنی بۆ ئابووری یەکێتی ژوورەکان لەوێن دەرێت تاکە ئەندامە لەو ئەنجومەنە زۆربەی کێشەکان و ئیشەکانیشمان بەڕێ ئەو ئەنجومەنەوە
پێش خستتە ڕوو لە بۆ حکوومەت و دام و دەستگایەکان و لەگەڵ دام و دەستگایەکانی دیکەش بەردەوامین لە پەیوەندیەکان و لە هاتوچوو و بەردەوامیش بووینە لە لێژنەکان و ئیش و کارەکانی کەەوە وەزارەتەکانی تایبەتن بە ئیشی بازرگانی و ئابووری و پلاندانە. باشە دکتۆر با هەر سەبارەت بە یەکێتی ژوور بازرگانەکان و پرسیار لێ بکەم ئەگەر کەسێک ببێت بە ئەندام لە یەکێتی ژوور بازرگانەکان بە مەرج و کۆمەڵی ڕێکاری خۆی هەیە ئەوێت و بەبەستت بێ بۆ ژوورەکانە ژوور هەر شارێک ژووری خۆی هەیە هەر کابراایە ئیشی بازرگانی پیشەسازی بکە کاری دەلالیش بکە و هەندە کاری دیکە کۆمپانی هەبێی بۆ هەیە ببیت ئەندام لە ژووری بازرگانی و ناسنامە ئێمە هەڵگری یەکێتی ژوورەکانی بازرگانی کۆکرەوەی ژوورەکانی هەرێمی کوردستانە کە برتین لە هەولێر دۆک سلێمانی و حەلەبجە. ژمارەی کۆمپانیا دامەزراوەکان لە ساڵی 2021 کۆمپانیای ناوخۆیی 1152 کۆمپانیا، کۆمپانیای بیانی 37 کۆمپانیا، کۆی گشتی کۆمپانیەکان لە ساڵی 2021 1189 کۆمپانیا، ژمارەی سەرجەم کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان 30534 کۆمپانیا. بەهۆی بوونی پەیوەندیەکی باشی سیاسی و ئابووری لەگەڵ وڵاتانی دراوسێ و ناوچەکە ساڵ لە دوای ساڵ ئاڵوگۆڕی بازرگانی لە زیادبووندایە بە تایبەتیش لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ نمونە تەنها لەگەڵ هەردوو وڵاتی تورکیا و ئێران ساڵانە نزیکەی 35 ملیارد دۆلار ئاڵوگۆڕی بازرگانی هەیە ئەمەش لە ڕێگای بازرگان و هاوردەکارانەوە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێت. ئایا ئەم ڕێکخراوانە بوونەتە نوێنەری ڕاستەقینە یانیش پردێک لە نێوان حکومەت و کەرتی تایبەتدا؟ ئەرچی ڕێکخراوەکەی ئێمەیە کە هانی بازرگانانی دەرەوە بدا کە بیان هێنێتە هەرێمی کوردستان و هەروە ئەرچی ڕێکخراوەکەی ئێمە ئەوەیە کە بازرگانان و خاوەن کارگە و کارخانەکانی ئێمە بە وڵاتانی دەرەوە ئاشنا بکات و بە کارگە و کارخانەکانی دیکە ئاشنایان بکات بۆی ساڵانە یاخود زوو ئاپدێت بن لە ڕووی تەکنەلۆجیا لە ڕووی ئەو پێشکەوتنەی کە لە جیهاندا هەیە بتوانین ڕنگدانەوەی هەبی لەسەر هەرێمی کوردستان. وەجگە لەوەش ئێمە لە ساڵانی ڕابردوودا توانیومانە کە چەندین کێشە و گیر و گرفتی بازرگانانی خۆمان لەگەڵ حکوومەتی هەرێم باز بکەین و چەند کێشەیەک چارەسەر بکەین و هەروەها هەوڵماندایە ئەو کێشانەی کە هەیە و دەنجی بازرگانان ناگاتە حکوومەت دەنگەکەیان بگەێنین و بتوانین هەموو چارەسەری گونجاو پێشکەش بکەین بۆ ئەو کێشانەی کە هەیە ناشارمەوە کە لەوانەیە لە هەندێکدا هەندێک کێشە توانی بمان چارەسەری بکەین لە هەندێکدا هەوڵمان بۆدایە بەڵام نەکرایە هەندێک شت لە ئیمکانیاتی حکوومەتدانە بۆ بیکا ئەوەی کە پێشمان کراوە هەوڵی خۆمان بۆ داوە بێگومان ئەوە ئەرچی ڕێکخراوەکەی ئێمە بووە لە هەرێمی کوردستان و شاری هەولێر. نوێنەرایەتی ڕاستەقینەی بازرگانانەکەن من ناتوانم بڵێم هەموو ئامانجەکان 100% دەپێچین وەکو نوێنەرایەتی بازرگانان بەڵام هەوڵی ئەوەماندایە کە ئێمە نوێنەری ڕاستەقینەی بازرگانان بین و دەتوانن ئێوەش لە بازرگانان بپرسن کە ئێمە لەوانەیە هەموو ئامانجەکەمان نەپێکابێ بەڵام هەوڵی جددی خۆماندایە لەو پێناوەی کە ئێمە ببینە نوێنەری بازرگانان و چارەسەری کێشەکانیان بۆ بکەین و هەوڵماندا بیان هێنین بۆ لای خۆمان بۆ ئەوەی بتوانین تیان بگەین کە گیر و گرفتەکانیان چییە بۆی ئێمە گیر و گرفتەکانیان بگەینینە حکوومەت و لایانی پەیوەندیدار و چارەسەریان بۆ بسینەوە. خۆت ئاماژەت بە شتێک کرد کاک گەیلان لێک تێگەیشتن لە هەموو بابەتێکە لە هەموو ڕێکەوەڵەن پێش هەموو شتێکە تۆ سەرۆکی ڕێکخراوێکی گرنگی لە هەولێری پایتەختە جموجۆڵێکی بازرگانی زۆر باش هەستی پێدەکرێت بە تەواوەتی دەزانن بازرگانەکانی ئێمە چیان دەوێت؟ بەڵێ بێگومان ئێمە لە کێشە و گیرگرفتەکانی بازرگانانی خۆمان تێدەگەین و بەشێکی لە کێشە و گیرگرفتەکانی بازرگانان پەیوەندی بە ناوەخۆی هەرێمی کوردستان هەیە و بەشێکی دیکە پەیوەندی بە وڵاتانی دەرەوە هەیە و بەشێکی دیکەی بازرگانی کە کێشەیە بەڕاستی ئێستا لە بۆ کێشەی بازرگانی دروست بووە پەیوەندی بە نێوان هەرێمی کوردستان و عێراقەیە. ئەوانە سێ کێشەی سەرچین کە بەڕاستی بازرگانانی ئێمە تووشی کێشە و گیرگرفت دەکات. بەڵام
ئێمە دەمانەوێت لە هەموو ئەو کێشانەی کە هەمانە چارەسەریان بۆ بدۆزینەوە چارەسەری گونجاومان لە هەندێک کاتدا پێشکەش بە حکوومەت کردووە و هەوڵماندایە کە هەندێک لە کێشەکان چارەسەر بکرێن لە سەرەتای ساڵی 2022 ئەم پرسیارەت ئەگەر لێ بکەم لە 2020دا کار و چالاکیەکانی ئێوە چی بووە دەتانەوێت ساڵی 2022 بە هەمان ساڵی 2020 بڕۆ یا خۆتان ئامادە کردووە بۆ کۆمەڵێک چالاکی باشی ئابووری لە هەرێمی کوردستان یەکێک لەو چالاکیانەی کە دەتوانم بڵێم ئێمە لە سەرەتای ساڵی 2021 و تاکو و مانجی حەوت توانیمان دوو پێشانگای ئۆنلاین لەگەر وڵاتی چین بکەینەوە کە زلهێزی جیهانە دەتوان دووەم زلهێزی جیهانە لە ڕووی ئابووری ئەوە زۆر جوێی دڵخۆشکەری بوو و لە پێشانگای یەکەم بە 11 میلیۆن دلار گرێبەست کرا لە نێوان کە بازرگانانی ئێمە و بازرگانانی چین و لە پێشانگای دووەم با 30 میلیۆن دلار گرێبەستکرا لە بینی هەردوو بازرگانان ئەوە تەنها لە ڕێگای ئۆنلاین بوو لە 2021 و ئێمە توانیمان پێشانگای ببوورە کۆنفرانسێکی ئۆنلاین لەگەر وڵاتی سعودیا بکەین لەگەر چەندین بازرگانانی ئەوان و لەگەر هەیئەی صادراتی سعودیا و سەردانێکمان بۆ وڵاتی ئیمارات و واژووکردنی لێکتەگەیشتن لەگەر هەردوو ژووری بازرگانی دووبەی و ژووری بازرگانی فوجێرا و توانیمان چەندین کۆمپانیای گرنگی ئیمارات لە ڕاستیدا بێن لێرە هۆبەی خۆیان واختە ینی بەشێک لە کۆمپانیەکانیان لێرە بکەنەوە بۆ ئەوی بتوانن و بەرهێنان لە هەرێمی کوردستان ئەنجام بدەم قسەکانی بەڕێستانە ئەوە دیارەکەیتر لە 2022 بێ بە تەواوەتی کەرتی تایبەت ڕۆڵی خۆی ببینێ بە تایبەتی بۆ ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان من یەکێک لە ئامانجەکانی یەکێتی هاوردە و ناردنکاران ئەوەیە کە بەڕاستی بژانەوەی ئابووری لە پێناو ئەوەی هەلی کار دروست بکرێت بژانەوەی ئابووری لە پێناو ئەوەی کە ئێمە لە جیاتی ئەوەی هاوردەکار بین ببینە هەناردەکار ئەوانە هەموو ئامانجی شێتی هاوردە و ناردنکارانە و ئێمە کار لەسەر ئەوە دەکەین کە لە ڕاستیدا کارگە و کارخانە زیاد بکرێت لە هەرێمی کوردستان و ببێتە هۆی ئەوەی کە بەرهەمی ناوخۆ پێداویستی ناوخۆ لە بەرهەمی ناوخۆ پڕ بکرێتەوە و لە داهاتوودا هەرێمی کوردستان ببێتە هەرێمێکی هەناردەکار و دەبێ حکوومەت تا ئێستا پاڵپشت وە بەڵام پاڵپشتی زیاتری ئەو کەرتە بکاتن و زیاتر لەو کەرتە نزیک بێتەوە بۆی ئێمە بتوانین بەو ئامانجەی خۆمان بگەین. یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان چوار لقی هەیە لقەکانی هەولێر، سلەیمانی، دهۆک، کەرکووک ژمارەی ئەندامان لەو یەکێتیە 11,000 ئەندامە. یەکێکی دیکە لە ڕێکخراوە ئابووریەکان یەکێتی بەڵێندەرانی کوردستانە کە بەشێکی زۆر لە پرۆژەکانی حکوومەتی جێبەجێ کردووە و ئایا دەوری ئەوان چی بووە لە ڕەخساندنی هەلیکار بۆ گەنجان چونکە بە پێی داتاکانی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان بێ زۆرترین ئەو وەبەرهێنانەی لە هەرێمی کوردستان ئەنجام درراوە لەلایەن وەبەرهێنەر و بەڵێندەرانی ناوخۆییەوە جێبەجێ کراوە. پرۆژەکانی دەستەی وەبەرهێنان 940 پرۆژە بە سەرمایی 58 میلیارد دلار 185 ئەو پرۆژانە لەلایەن وەبەرهێنەر و بەڵێندەری ناوخۆییەوە جێبەجێ کراوە و 109 لەلایەن وەبەرهێنەر و بەڵێندەرانی بیانیەوە جێبەجێ کراوە. کاری هاوبەش لە نێوان بەڵێندەران و وەبەرهێنەرە بیانیەکان بە ڕێژەی 106. دەورتان چی بووە لە ڕەخساندنی هەلی کارە؟ پرسیارەکە زۆر بەجێیە. طبعاً دەوری بەڵێندەران ئێوە بگەڕینەوە لە بیدایەتی ئاوداکردنەوە تاوەکو ئێستا دەوری بەڵێندران یەکجار زۆر بووە کاریگەریەکی یەکجار زۆریان هەبووە لە ڕەخساندنی هەلی کار. ئێمە وەکو بەڵێندران کە زۆربەی زۆری پرۆژەکانی حکومی و هەروەهای کەرتی تایبەشمان جێبەجێ کردووە ئەو کاتێک کە تاوەکو 2014 و بەولاوە زۆربەی زۆری بەڵێندرانی ئێمە ئەو پرۆژانەیان بۆ حکوومەت وەروە لەگەڵ کەرتی تایبەت جێبەجێ کردووە. دەتوانم پێت بڵێم ئەو وەختە لە 200 تاوەکو 300,000 هەلی کار ڕەخسا بوو بۆ گەنجان و بۆ بەڵێندەران و بۆ تەکنیکی و وەستا و کرێکاران و بەڵام کە تووشی
قەیرانی ئابووری بووین کە پرۆژەکان سست بۆ وەستان بڕێکیان لە ئیشکردندان هەلی کارەکە کەم بوویەوە. دەتوانم بڵێم بە هەلی کار بە حکوومەت لەگەڵ ئەوەی کەرتی تایبەت چکە کەرتی تایبەت هەلی کاری تایە بۆ بەرهێنەرەکان دەوری 30 تاوەکو 50,000 هەلی کار دەبێت. ئێستا ژمارەی بەڵێندەران چەندن لە هەرێمی کوردستان توانای بەڵێندەران چۆنن دەتوانن پرۆژە گەورەکان هەمویان خەناستۆی خۆیان بەڵێ ئەمە ژمارەی وەبەرهێنەران لە هەموو کوردستان نزیکەی لە 3600 تاوەکو 4000 بەڵێندەر دەبێت لە هەولێر 1465 بەڵێندەرمان هەیە بەڵێندەری زۆر چاکمان هەیە نای شارمە بەڵێندەری خراپیشمان هەیە مەهانیان دەین باش بن ترێنینجان بۆ دەکەین دەوراتیان بۆ دەکەین بە دوواداسوونیان بۆ دەکەین لە ئەو کەم و کوڕەیە هەیتان بەڵام بەڵێندەری زۆر چاکمان ئەوەیەک لە نمونە بەڵێندەرە باشەکان و بڵێندەری کەشمان هەیە کۆمپانیای زۆر هێزمان هەیە ئیمکانیەتی چاچیان هەیە بەس دووبارە دەڵێمەوە کە دەبێ ئەتیمات لەسەر بەڵێندەری لاوەچی لەسەر وەستای تەکنیکی لەسەر کرێکار هەمووی خۆماڵە بکەن پارەکە نەچێ بۆ دەرەوە. دکتۆر ئێوە لایەنێکی چۆن لەی بوونەتە نێوەنگیرێکی باش ئێوە بنمونە خۆ سەرۆکێتی بەڵێندەرانی بۆم هەوڵە نایەن ینی پرۆژەکان هەمووی خەڵکی خۆماڵی بێ دەوری ئێوە چییە؟ خۆی ئەمە دەزانی چۆنە دەوەستێتە سەر خاوەن پرۆژەکە خاوەن پرۆژەکە خۆی ویژدانی خاوەن پرۆژەکە خۆی و پلانی ینی دەبێ خاوەن پرۆژەکە خۆی خەڵکی خۆماڵی تەفزیل بکا لەسەر خەڵکی دەرەوە ئەمە لێرە بە هەلی دەزانم هەندێک لە بەڵێندانی ئێمە ژوەت تەسەور دەکەن کە بەڵێندرایەتی بەس ئەوەیە کە پرۆژە لە حکوومەت بگرێ وان نییە تۆ بەڵێندەری پرۆژە دەتوانین لەگەڵ حکوومەت بگری تۆ دەتوانین لەگەڵ کەرتی تایبەت پرۆژە ئەگەر بە ڕاستە و خۆت وەریگری یان بەلاوەچی هەر پرۆژە وەرگرتنە ینی خانوویەک دروست بکە پرۆژەیە بینایەک دروستکەی پرۆژەیە بەڵام ئەمن لێرە بەگشتی دەڵێم هەر کۆمپانیا زرهێزەکانی ئەوڕۆکە ئیشیان هەیە دەبێت ئەوان ئاور لە بەڵێندەری خۆمەوە من لێرە هانی بەڵێندرە بچووکەکانی خۆشمان مام ناوەندەکان بچنە چێبڕچێ لەگەڵ بەڵێندەرەکانی لاوەچی بیانیەکان وەستا و ئەمەلەکانمان بابستنە چێبڕچێ خۆی ئەگەر بەڵێندەی لاوەچی چوە چێبڕچێ ئیشێکی وەرگرت ئۆتۆماتیکی وەستا و کرێکاوی خۆی هەیە دێنتەنەوە هەلی کار بۆ خۆمان دەرەخسێ ئەو ئاوادانکردنەوەی کە سیستی بەخۆیەوە دیتبوو لەبەر ئەو هۆکارانەی پێشتر باسمان کرد کەوا هەموو ئەو قەیرانە تێپەڕێ دەستپێکی باشی کرد هەندێک لە پرۆژەکانی من دەستیان بەش کردەوە بەڵام ئەو قەیرانی کۆڕۆنا نەگریسی کۆڕۆنا زۆر کاریگەرێکی خراپە بوو ئەو کێشێ ئابوونی لەگەڵ بەغداش نەهاتنی میزانیە کێشەیەکی زۆر گەورەیە من لێرە گەژبینم ئەو ساڵ هیوادارم وەکو ئەوەی کە دەزانم بە دڵسۆزی کابینەی نۆ بە سەرۆکایەتی جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزارە کاک مەسعود کە مکوڕە لەسەر ئەوەی کە ئەو قەیرانان تێپەڕێنێ پرۆژەکان دەست بەیش بکرێتەوە پارەی بەڵێندەران بدەن. یەکێتی بەڵێندەرانی کوردستان ژمارەی ئەندامەکانی پارێزگای هەولێر 1560 بەڵێندەر پارێزگای سلەیمانی 1260 بەڵێندەر پارێزگای دوهۆک 920 بەڵێندەر کۆیگشتی ژمارەی بەڵێندەران لە هەرێمی کوردستان 3759 بەڵێندەر سەرجەم بەڵێندەرانی هەرێمی کوردستان زیاتر لە 10,000 پرۆژەیان جێبەجێ کردووە.